دۆستانی ئازیز، هاوڕێیانی ڕێگە و خوانم، دەمەوێت لەمڕۆدا پێکەوە باسی بابەتێک بکەین کە زۆر بە گرنگی دەزانم. منیش هەوڵی تێگەشتنی دەدەم، چونکە لە ئاستێکدا نیم کە شتێک بۆ ئێوە باس بکەم، بەڵکو هەوڵی تێگەشتن لە بابەتێک دەدەین کە پێشتر باسی لێوە کراوە. وەک دەزانن ئێمە بابەتەکانی مامۆستا بە پڕلانتا واتە بە گەوهەر ناو دەبین. هەر بۆیە با لە ڕێگەی باسکردنی پڕلانتاکانەوە هەوڵی تێگەشتن بینینی جیهانی ناوەکی مامۆستا بدەین کە هەر خۆی نووسەر و وتاربێژی بابەتەکانیەتی. پڕلانتەکان لە ڕوانگەی ئێمەوە لەم سەردەمەی ئێستاماندا گەیەنەری پەیامەکانی قورئان و سوننەتن و شاکارگەلێکی نایابن. چەشنی پەیامەکانی نووری ئوستاذ بەدیع الزەمان هەر بۆیە ناسینی جیهانی دڵی نووسەرەکەی زۆر گرنگە بۆ کەسێک کە بیەوێت سوود لەو بەرهەمانە وەربگرێت. هەندێک لە بەرهەمەکانی پڕلانتا لە نووسینەکانی خودی مامۆستا پێک هاتوون، لە ڕێگەی نووسینەکانی خۆیەوە بەرهەم هێنراون، هەندێکیشی لە قسەکانی مامۆستا پێک هاتووە. هەر بۆیە ئەوە بە گونجاو دەزانم کە مامۆستا بە نووسەر و وتاربێژی پڕلانتاکان ناو ببەم. هەندێک دەقیشمان هەن کە تیشک دەخەنە سەر ئەم بابەتە، پشتیوان بە خوددا پێکەوە هەوڵی خوێندنەوەیان دەدەین پێش ئەوەی بچمە سەر ئەو دەقانە کە باسی ڕەهەندی وتاربێژی مامۆستا دەکەین. لەو بابەتەدا چەندین وتاری مامۆستامان لەبەردەستدایە کە هەر یەکەیان چەندین بابەت لە خۆ دەگرن. هەر یەک لە موتارانەیش شێواز، تۆن و نزیکبوونەوەی جیاواز لە بابەتەکانیان لە خۆ گرتووە. هەر یەک لە موتارانەیش ئاست و پلەی جیاوازی وتاردانیان تێدا بەدی دەکرێت. بۆ نمونە لە چوارچێوەی وتارەکانیدا هەندێک کۆنفرانسی هەیە، هەروەها لە چوارچێوەی وتارەکانیدا وەڵامدانەوەی پرسیارەکانی هەیە، بە تایبەت لە پێش ساڵی 1970 لەو کاتەی لە مزگەوتەکەی بۆرنۆڤایە. لە وتاری ئێواراندا ڕاستەوخۆ وەڵامی ئەو پرسیارانەی دەدایەوە کە بۆیان دەهێنایە سەر مینبەرەکە. شێوازی قسەکردنی لەو کاتەدا جیاوازە لە شێوازی وتاردانەکانی. هاوکات لەو سەردەمەدا چەندین وتاری هەیە، دەی هەمان ئەو وتارانەی لە هەمان سەردەمدا پێشکەشی کردوون، نە لە شێوازی قسەکردنی ناو کۆنفرانسەکانی دەچێت، نە لە شێوازی کاتی وەڵامدانەوەی پرسیارەکانی دەچێت. هەر یەک لە موتارانەی بە گوێرەی ئەو بابەتەی کە قسەی لەسەر دەکات و بە گوێرەی ئاستی دوێنراوەکانی جیاوازیان لە نێواندایە. مامۆستا وەک وتاربێژێکی فرەڕەهەندە. بۆ نمونە ئەو کاتەی لە تورکیایە و وەڵامی پرسیاری میوانەکان دەداتەوە لە ئاڵتونی زادە کە بە شێوەیەکی گشتی لە زنجیرەکانی ئاوێزەدا بڵاو کراونەتەوە. هەروەها وەڵامی ئەو پرسیارانەی کە لە ئەمریکا لی کراون کە لە 21 کتێبدا لەژێر ناوی گۆزەی شکاو بڵاو کراونەتەوە. هەروەها وتارەکانی بامتێلی هەیە. هەروەها لەگەڵ خوێندکارەکانیدا کەوانەیان پێدەڵێتەوە شێوازێکی جیاوازی لە وتاردانی هەیە. هەروەها کە لە ساڵۆنە گشتیەکە کە پێشوازی لە میوانەکانی دەکرد و دەردەدڵی لەگەڵدا دەکردن، بە شێوەیەکی کورتبڕانە وەڵامگەلێکی قوڵی پرسیارەکانی دەدانەوە. واتەڕێک وەک ئەو ئایەتەی لە سەرەتای سوورەتی ئەڕەحماندا هاتووە، عەلەمەه البەیان، ڕوونکردنەوەی قسە و مەبەست کە یەکێکە لە دەرەوشانەوەکانی جەنابی ڕەحمان. ئەم حەقیقەتە بە شێوەیەکی ئاشکرا لە مامۆستادا ڕەنگی دابوویەوە. مامۆستا هاوکات ڕەهەندی نووسەربوونیشی هەبوو. مامۆستاکەمان چەندین نووسینی هەیە. لە گۆڤاری سزنتیدا شێوازێک لە نووسینی هەیە. لە زنجیرەی چاغفێ ئەسیل شێوازێک نووسینی هەیە. بە هیچ شێوەیەک لە نووسینە نوێیەکانی ناچێت. ئەو نووسینانەی لە کتێبەکانی کاتێک پەیکەری ڕەحمان بنیاد دەنێن و بەرەو دنیاکەمان جیاوازن لەو نووسینانەی لە گۆڤاری یاگمور و کتێبی ئەلبەیاندا نووسیونی، یان ئەو شێوازەی لە تەپۆڵکە زەمرودیەکانی دڵ و لاپەڕەکانی ناوەڕاستی سزنتی بەکاری هێناوە لە ڕوانگەی شێواز و هەڵوەستەکردنی لەسەر بابەتەکان لە بابەتەکانی تری ناچێت. یان شارەکانی مامۆستا و کتێبی پێوەرەکانی ڕێگا کە بە شێوەیەکی کورتبڕینانە گزارشتی لە بابەتەکان کردووە، یان شێوازی ئەو وێنانەی بۆ باسکردنی بابەتەکانی هەڵیان دەبژێرێت. تەواوی ئەمانە ڕەهەندە جیاوازەکانی مامۆستان لە ڕووی وتاربێژی و نووسەربوونەوە. هەندێک جار لە ڕێگەی وتارەوە پەیامەکانی بە مرۆڤەکان دەگەیەنێت، هەندێک جاریش لە ڕێگەی نووسینەوە، هەندێک جار بە قسەکانی، هەندێک جار بە پێنووسەکەی. جگە لەمانەیش جۆرێکی تر لە ڕوونکردنەوە و ڕەوانبێژیمان هەیە کە ڕەنگە ئەمەیان لووتکەی هەموو وتار و نووسینێکیش بێت. ئەوش بریتە لە نوێنەرایەتیکردن بە کردار و زمانی حاڵ، واتە ئەوەی وتوویەتی و نووسیویەتی لە ژیانی خۆیدا بە نمونە پەیڕەوی لێ بکات. ئەمەش ڕەهەندێکی تر کارەکانی مامۆستایە. یەکێکە لەو بابەتانەی کە هەردەم پێداگری لێ
لێکردووە لەو ڕوانگەیەشەوە کە سەروەریشمان صلی الله عليه وسلم نوێنەرایەتیکردنەکەی چەندین قات لەسەر و ئاستی بانگەوازەکەیەوە بووە. سەروەرمانی وەکو نمونەیەک وەردەگرت و ڕەهەندی نوێنەرایەتیکردنی بانگەوازی فرامۆش نەدەکرد. هەر بۆیە دەشێت بە شێوەیەکی جیاواز لەسەر هەر یەک لەم بابەتانە هەڵوێستە بکەین. لەمڕۆدا لە ڕێگەی هەندێک دەقی نووسراوەوە هەوڵی بینین و تێگەیشتن لە جیهانی ناوەکی مامۆستاکەمان دەدەین کە وتاربێژ و نووسەری پرلەنتاکانە. یەکەم دەق کە لێرەدا باسی دەکەین لە دووهەم کتێبی زنجیرەی گۆزەی شکاوەوەیە کە ناوی سوحبەتی جانانە، یەکێکە لەو وتارانەی لەژێر ناوی دەشێت ئەمە کۆتا قسەکانم بێت بڵاو کراوەتەوە. ئەم وتارەی مامۆستا لە یەکەمین ساڵەکانی هاتنی بۆ ئەمریکا لە سەرەتای 2000ەکان نووسراوە. تازەیی جەڵدەی دڵ لێیداوە و بۆ نەخۆشخانە گواستراوەتەوە. لەم کاتەدا ستێند لە دەمارەکانی دڵی بەستراوە، دوای ئەوە لە نەخۆشخانە دەگەڕێتەوە بۆ کەمپەکە ئەم قسانە دەکات. نەخۆشیەکان بە شێوەیەک لە شێوەکان ئاگادارکەرەوە و بانگهێژنامەن بۆ ئەوەی ئامادەکاری بۆ چوونە ئەو دنیا بکەین، واتە بەم شێوەیە لە نەخۆشیەکەی خۆی دەڕوانێت. هەموو نەخۆشیەک ئەوە بیری مرۆڤ دەخاتەوە کە ئێرە دنیایەکی فانیە و لێرەوە بەرەو ژیانێکی ئەبەدی دەڕوات. ماوەی چەندین ساڵە تووشی چەندین ناڕەحەتی بووم، بەڵام ئەو جەڵدەی دڵی ئەم جارە لێیدام منی بە تەواوەتی بە ژیانی ئەولاوە بەستووەتەوە. ئیدی هەر ڕستەیە کە دەیڵێم وەک کۆتا دێڕەکانی ژیانم دەیانڵێم و بەو شێوەیەش دەریان دەبڕم. هاوشێوەی ئەو قسەیەش کە دەڵێت هەر نوێژێک دەکەیت وەکو کۆتا نوێژی مەڵ ئاوایی ئەنجامی بدە. ئەویش دەڵێت هەر قسەیەک لە زارم دێتە دەرەوە وەک کۆتا دێڕی ژیانم دەیکەم. دەڵێت حیسابی ئەوە دەکەم کە ڕەنگە بەم ڕستەیەوە بچمەوە حزوری پەروەردگارم. نەخۆشیەکانی وەک بانگهێشتنامەی چوونەوە ئەو دنیا دەبینێت و بەم شعوری ئیحسانەوە ژیانی بەسەر دەبات. ئیدی هەر یەک لە قسەکانم وەک کۆتا دێڕەکانی ژیانم دەڵێم، هەر بەو شێوەیەش دەریان دەبڕم. بە کۆتا دەمەکانی ژیانمدا تێدەپەڕم و ئەم هەستە لە ناخمدایە کە زۆر لە داڵانی ژیانی ئاخرەت نزیک بوومەتەوە. ئەمە قسەکانی مامۆستایە لە سەرەتای 2000، بەڵام جەنابی حەق وەکو ڕەحمەت بۆ ئێمە چارەکە سەدەیەکی تر تەمەنی پێبەخشیەوە. هەر بۆیە شکرانە بژێری بێپایانی پەروەردگارمان دەکەین ئەگەرچی ئەو جەڵدەیەم تێپەڕاندووە، بەڵام هێشتا ناڕەحەتیەکانی نەخۆشی دڵ و شەکرەکەم بەردەوامە. ڕۆژانە چەند جارێک پشینینی شەکری ناوخوێنم دەکەم، ناچار دەبم بەوەی گوێ لە ترکەکانی دڵم بگیرێت. جگە لەو دەرمانە زیادانەی هەمە، ڕۆژانە 25 تا 30 دەرمانی جیاوازم هەیە. هەر ئەو کێشە ئاڵۆزانەی ئەم هەموو دەرمانە لە جەستەی مرۆڤدا دروستی دەکەن بەسن بۆ ئەوەی کە مرۆڤێک لە جێگادا بخەن. بەڵام بە درێژایی تەمەنم بێزم لەوە هاتووەتەوە لە جێگادا ڕابکشێم و بۆ ماوەیەکی زۆر بخەوم. لەم سۆنگەیەوە زۆر بێزار دەبم بەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژ لە جێگەدا بمێنمەوە. تەنانەت گەر توانای نیمچە دانیشتێکیشم هەبێت، هاتنە ناو هاوڕێکانم بە باشتر دەزانم. ئەم قسانە وەک دەستپێکی ئەو بابەتە سەرەکیە بوون کە دەمانەوێت لێرەدا باسی بکەین. پاشان مامۆستای بەڕێز لە درێژەی قسەکانی دەڵێت هەندێک لە هاوڕێکانم بە گومانی باشی خۆیان وها دەزانن کە هێشتا دەتوانن شتانێک لەم هەژارەوە فێر ببن. بەم هۆیەوە پرسیارگەلێکم لێ دەکەن وێڕای ئەوەی توانای قسەکردنیشم نەماوە، بەڵام وەک داخوازی ئەو ڕێزەی بەرامبەریان هەمە گەر بە چەند دێڕێکیش بووە هەوڵی وەڵامدانەوەی پرسیارەکانیان دەدەم. لە ئێستادا ڕێک گەیشتینە ئەو شوێنەی وردبین دەخاتە سەر ئەو دێڕەی کە ڕنگدانەوەی دنیای ناوەکی مامۆستایە. ئەم بابەتە ڕەهەندێکی تریشی هەیە، ئەویش ئەوەیە کە من هیچ کاتێک خۆم بە شایستەی ئەوە نەزانیوە ئامۆژگاری مرۆڤەکان بکەم و باسی بابەتێکیان بۆ بکەم. واتە کەسێک هەموو تەمەنی لەسەر منبەری مزگەوتەکان و هۆڵی کۆنفرانسەکان بووە و وەڵامی پرسیارەکانی داوەتەوە قسەیەکی لەم شێوەیە دەکات. من هیچ کاتێک خۆم بە شایستەی ئەوە نەزانیوە ئامۆژگاری مرۆڤەکان بکەم و باسی بابەتێکیان بۆ بکەم. هەروەهایشی دەبینم، بەڵام ئایا ئەم تێڕوانینەی مامۆستا بۆ تێڕێگرلەوەی کە مامۆستا ئەم ئەرکە بەجێ بگەیەنێت؟ مامۆستا نەکەوتوەتە ناو ئەو چاڵیشەوە. مامۆستا خۆی زوو ئەم حاڵەتەی بە دژوانە پیرۆزەکەی کەسی ئیماندار ناو بردووە. واتە کەسەکە خۆی بە شایستەی ئەرکێک نابینێت، بەڵام دیسان ئەو ئەرکەیش پێویست بەوە دەکات کەسێک ڕای بپەڕێنێت. هەر بۆیە کەسەکە دەڵێت کەوایە با هەرچیەکم لەدەست دێت ئەنجامی بدەم. بەم شێوەیە ناکەوێتە چاڵی دووهەمی شەیتانەوە، چونکە ئەو مرۆڤەی کە ئامۆژگاری مرۆڤەکان دەکات دەبێت بە ئامادەکاری و دەوڵەمەندیەکەی زۆر جددی معنەویەوە بچێتە حزوریان. ئەمەش وەک ئەوە نییە دەمامکێک بکەیتە دەموچاوت و بچیتە بەردەمیان. ئەو مرۆڤەی کە قسە دەکات
کات سەرەتا پێش هەموو شتێک دەبێت لە پەیوەندی نێوان دڵی و پەروەردگاری بڕوانێت. اینجا سەرنج لەوە بدات کە بە شێوەیەکی وەها قسە نەکات کاتی گوێگرەکانی بە فیرۆ بدات. واتە ئەو مرۆڤەی کە قسە دەکات دەبێت سەرەتا خۆی ئامادە کردبێت، پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەڵڵاه ڕێک خستبێت، بە شێوەیەکی جوان بابەتەکانی لە هزریدا کوڵان دەبێت، سەرنج بدات لەوەی کاتی گوێگرەکانی بە فیرۆ نەدات. ئەمانە سەرەداوی گرنگن بۆ ئەوەی لە جیهانی ناوەکی مامۆستا تێبگەین. ناتوانێت سوحبەت و قسەکردن بۆ مرۆڤەکان بەکارێکی ئاسایی وەربگریت. مرۆڤ بۆ ئەوەی نیو کاتژمێر قسە بکات دەبێت چەند ڕۆژێک لە ڕووی ئەقلی، فکری، ڕۆحی و هەستەکانیەوە خۆی ئامادە بکات، چاوی لە شتی بێگانە بپارێزێت. دەبێت قەناسەکەی دڵی لەسەر ڕەزامەندی پەروەردگاری بێت بۆ ئەم ئامانجەیش دوعای زۆر بکات، لە پێناو ئەوەی شتانێک بڵێت کە پەروەردگاری لێ ڕازی ببێت، پەنا بباتە بەر جەنابی حەق و بەلاڵانەوە لێی بپارێتەوە. باوەڕ بکەن بە شێوەیەکی وەها نایاب جیهانی ناوەکی خۆی دەربڕیوە، نامەوێت هەوڵی ڕوونکردنەوەی بدەم و قسەکانی بشێوێنم، چونکە باسی ئەو دڵە هەستیارەی مامۆستا دەکات کە زیاتر لە هەمووان هەستیار و ناسکە. خۆی وابەستەی ڕەزامەندی ئەڵڵا کردووە و بە پاڕانەوە داوا لە پەروەردگاری دەکات کە واشتانێک بڵێت کە ڕەزامەندی ئەوی لەسەر بێت. من چەندین جار لە خودی خۆیم بیستووە و چەند جارێکیش بۆ ئێوەم باس کردووە کە دەچۆ مزگەوت سەرەتا نوێژی تەحیەت المەسجدی ئەنجام دەدا، بۆ نمونە گەروتاری نوێژی نێوەڕۆی هەبوایە لە کاتی نوێژی چێشنگاودا دەهاتە مزگەوت، سەرەتا نوێژی تەحیەت المەسجدی دەخوێن، پاشان لە ژووری ئیمام دەستەکانی بەرز دەکردەوە، بە جەنابی حەقی دەوت پەروەردگارە من ڕەزامەندی تۆم دەوێت. گەر ڕەزامەندی تۆ لەسەر ئەوە بێت کە لەسەر منبەر وەک لاڵە، گەر ڕەزامەندی تۆ لەسەر ئەوە بێت کە لەسەر منبەر وەک لاڵە پەتەیەک قسەکانم بکەم، ئەوە تۆ وەها لە من بکە. لە حاڵێکدا ئەو مرۆڤانەی کە شارەزای وتاردان، ڕەوانبێژی و قسەی جوان و نەستەغبن ئارەزووی داواکردنی پێچەوانەکەی دەکەن، چونکە ئەمانە داواکاری گەلێکی زۆر سروشتی و مرۆڤانن، بەڵام ئەو داوای ڕەزامەندی پەروەردگاری دەکرد. واتە کاری بە یەکەم دەستوری ئوستاد بەدیع الزەمان دەکرد کە دەفەرمێت دەبێت ناوەڕۆکی کردارەکانتان ڕەزامەندی ئیلاهی بێت، فەعبود الله مخلصا له الدین، واتە خۆتان بۆ دینەکەی ئەڵڵاه تەرخان بکەن. جگە لە ڕەزامەندی ئەو هیچ شتێکی تر تێکەڵی ئەم کارەتان مەکەن، بەندایەتیەکی بێگرد و خاوێن. لەژێر ڕۆشنایی ئەم ئایەتەدا خۆمان وابەستەی ڕەزامەندی ئەڵڵاه بکەین، بە تەنیا خۆمان عەوداڵی ڕەزامەندی ئەو بکەین، هەوڵی وتنی شتانێک بدەین کە ڕەزامەندی ئەومان بۆ فراهەم بکات. لە درێژەی هەمان نووسیندا بۆ ڕوونکردنەوەی زیاتری بابەتەکە چەند نمونەیەک دەهێنێتەوە. ڕۆژێکیان پیاوێک دێتە لای تاووسی کوڕی کەیسان کە لە پیاوە مەزنەکانی تابعینە و داوای دوعای خێری لێ دەکات. ئەویش لە وەڵامیدا دەڵێت لە دڵمدا هەست بە خەشیەتێکی وەها ناکەم کە دوعات بۆ بکات. واتە لەو ساتەدا کە داوای دوعای خێری لێکراوە، ئەو لەو وەڵامەدا دەڵێت لە ناخمدا هەست بەو خەشیەت و لەرزە ناکەم کە داخوازی ڕێزە بەرامبەر پەروەردگارم هەتا دوعا بۆ تۆش بکەم، ناڵێت مادام داوای دوعام لێ دەکەیت کەوایە با بیکەم، بەڵکو بە گوێرەی ئامادەبوونی دنیای دڵی خۆی وەڵامی داواکاریەکە دەداتەوە. دەی کەسێکیش کە بۆ قسەکردن دەچێتە بەردە مرۆڤەکان دەبێت سەرشار لە خەشیەتی ناوەکی و ئامادەیی معنەویەوە ئەم کارە بکات، لە ترسی ئەوەیش کە ببێتە نمونەیەکی خراپ لە بەردەمیاندا پەنا بۆ جەنابی ئەڵڵاه ببات. دەبێت پەنا ببات، سەرنج بدەن لەوەی چەند جار ئەم قسەی پەنابردنە دووبارە دەکاتەوە، پەنا دەبات و پەنا دەباتەوە، پەنا ببات و بڵێت گەر ئەمانە موسڵمانیەتی لە ڕێگەی شخصی من و کردار و حاڵەتە ناقۆڵەکانمەوە بناسن، ڕەنگە ببمە هۆکاری ئەوەی نەفرەت لە ئیسلام بکەن، بەم هۆیەوە بەدڵە لەرزەوە ڕوو لەو شوێنە بکات کە قسەی تێدا دەکات. دواتر سەرشار بەم هەستانە دەست بە قسەکانی بکات. ئەم قسانە وەک ئەوەی لەلایە گزارش لە جیهانی ناوەکی و ناخی مامۆستا دەکەن و لە هەمان کاتدا لە نێو دێڕەکانیدا وانەی ئەوەمان پێدەڵێتەوە کە دەبێت لە کاتی وتاردان و قسەکردندا چۆن حاڵەتێکی ڕۆحیمان هەبێت. بەڵێ لە ڕوانگەی کەسێکەوە کە هەست بە بەرپرسیارەتی ئەرکی ڕێنوێنی کردنی مرۆڤەکان دەکات، ئەمە کارێکی زۆر سەختە. تەنانەت دەشێت ئەوەش بڵین کە هیچ کارێک هێندەی وتاردان و ئامۆژگاریکردنی مرۆڤەکان سەخت نییە. واتە کەسێک کە چەشنی ئاوی ڕەوان بەو پەڕی ڕەوانبێژی و ژیربێژیەوە وتاری دەدا، هەمومان وەها گومان دەبین کە وتادان بۆ کەسێکی وەک مامۆستا کارێکی زۆر ئاسانە. بەڵام مامۆستا دەفەرموێت هیچ شتێک هێندەی وتاردان سەخت نییە. لەبەرچی وەهایە دەبێت هەموو شەیەکت ڕەزامەندی ئەڵڵاهەوە ببەستیتەوە. کە قسەیەکی جوانت کرد دەست بەجێ لێپرسینەوە لەگەڵ نەفسی خۆتدا بکەیت، یەکسەر بڵێیت وای پەروەردگارە پەنا بە تۆ دەگرم لەوەی بکەومە ناو هەڵەیەکەوە. ئەوە تۆت ئەم قسانە بە من دەکەیت، ئەگەر چی منیش بم ئەوەی قسەکان دەکات، بەڵام ئەوە تۆت کە بەرمەبنای پێداویستی مرۆڤەکان بە بیری مندا دەیانهێنیت بم پارێزەوە لەوەی بکەومە ناو ئەو شیرکەی کە خۆم بە خاوەنیان بکەم. زۆر گرنگە بەم شێوەیە لە خۆی ببرسێتەوە، خۆی بخاتە ژێر چاودێری. هێندە ئەو گرنگەش کە هەیەی کارێکی سەخت و گرانە، هەر بەڕاستی بە شێوەیەکی زۆر وردەکارانە تابلۆی بەندایەتیەکی سەرشار لە ئیخلاسی خستە بەردی دەمان. دواتر نووسینەکە بەم شێوەیە بەردەوام
بەردەوام دەبێت. ئیدی من نازانم کە ئەمانە دەخوێنینەوە متمانە بە چ شتێک دەکەین و بەرمەبنای چی دەوێرین بڕۆینە ناو خەڵک و قسەیان بۆ بکەین، یان ئەوەی پرۆگرام دەکەین، یان هەندێک بابەت دەخەینە بەردەم مرۆڤەکان. تۆ بڵێت هەتا چەندە ڕەچاوی ئەمانەمان کردبێت پێویستە بیکەین. هەر بەڕاستی لە بەردەم تابلۆیەک داین کە نمونەی پێشڕە و ڕابەری باڵایە. زۆر وردەکارانە و هەستیارانە داخوازیەکانی قورئان و سنت دەخاتە بەردەممان. نووسینەکە بەم شێوەیە بەردەوام دەبێت. وتار لێرەدا باسی وتاری کردووە. ئیدی حەز دەکەن بە سوحبەت، کۆنفرانس، وانە و خوتبە ناوی ببەن هەموو ژە قسەیەک دەگرێتەوە. وتار دەبێت دەنگی دڵ بێت. وتاربێژ سەرەتا دەبێت ئەو دەنگە لە دڵی خۆیدا ببیستێت، وەک ئەوەی کەسێک ئامۆژگاری خۆی بکات هەز بۆ قسانە بکات، هەز بە ژیان لەگەڵ ئەو قارەمانانەدا بکات کە وەک نمونە دەیان هێنێتەوە. کە باسی داستانی حەزرەتی حەمزەی کرد دەبێت وەها بزانێت کە لە بەرامبەریدا شەیبە و عوتبە و وەلید وەستاون. بە شێوەیەکی زۆر جددی لە قسەکانی خۆیدا قاڵ ببێتەوە، بەو شێوەیە دەریان ببرێت. ئەو کەسانەی بێبەشن لە هەستی بەرپرسیارەتی دەشێت هەڕەمەکیانە هەرچیەکیان بەدەمدا بێت بیڵێن. لە حاڵێکدا بابەتەکە ئەوە نییە کە نیو کاژمێرێک بە قسەکردن پڕ بکەیتەوە. گرنگترین پێناسەی ئیرشاد یان ڕێنوێنیکردنی مرۆڤەکان ئەوەیە لەمپەرەکانی نێوان دڵەکانیان و ئەڵڵا هەڵبگریت، دڵەکان بە جیهانی لاهوتی یان ئیلاهی بگەیەنیت. خۆگەر قسەکەر بە کردارگەلێکی نەشیاوە و بچێتە بەردیدەیان، بە قسەگەلێکی گوێ بێزارکەر بیان دوێنێت، بەڕوونکردنەوە ناقۆڵاکانی بکەوێتە نێوان دڵەکانیان و پەروەردگاریان. لەم کاتەدا ڕێنوێنی مرۆڤەکان ئەنجامێکی پێچەوانە بە ئامانجەکەی بەدەستەوە دەدات. ئەوەی لەم کارەدا بنچینەیە بریتە لەوەی وتاربێژەکە خۆی لەو نێوەندەدا نەهێڵێت و بە تەنیا دڵەکان و ئەڵڵا ڕوبەڕووی یەکتر بکاتەوە، واتە تەواوی مەیلە نەفسیەکانی خۆی بەلاوە بنێت، پردێکی معنەوی بە یەکگەیشتن بنیاد بنێت. ئەمانە گرنگترین ئامانجی قسەگەلێکن کە لە خولگەی ڕێنوێنیدا بخلێنەوە. برایانی قەدرگرانم، گەر تەماشایەکی کتێبی لە خولگەی بانگەوازدا بکەن، یان گەر ڕاستەخۆ تەماشایەکی وتاری ئێرشاد و مرشد بکەن کە لە سەرەتاکانی بەرگی سێهەمی تەپۆڵکە زمرودیەکانی دڵدا هاتووە، یان گەر تەماشایەکی ئاوێزەکان و گۆزەی شکاو بکەن سەبارەت بەوەی کە مرۆڤی خزمەت چۆن سوود لە نمونەکانی ناو ژیانی سەروەرمان وەربگرێت بۆ ڕێنوێنیکردنی مرۆڤەکان، دەشێت هەریەک لەو باسانە وەک ڕوونکردنەوەی زیاتری ئەم بابەتە وەربگرن. ئەوانەی لە ئامادەکاری و هەستێکی لەم شێوەیە بێبەشن، گەر بە مەبەستی ڕاکێشانی سەرنجی مرۆڤەکان دەست بە هات و هاوارێکی دەستکردانەش بکەن، یاخود بابەتەکانیش پڕ بکەن لە قسەی خۆش و نوکتەگێڕانەوە، دیسان لەلایەن خەڵکەوە خۆش ناویسترن، وەک ئەوەی ناتوانن بۆ لای ئەڵڵایان ببن لە هەمان کاتدا لە خۆیانیان دوور دەخەنەوە. ئەم وتارەکە لە کتێبی سوحبەتی جانانی گۆزەی شکاوی بەرگی دووهەمدا بڵاوکراوەتەوە، ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە مامۆستا وەک ڕێنوێنی کەرێک کە لە ڕێگەی وتارەوە پەیامەکانی گەیاندووە. لە پێش وتارەکەدا و لە نێو وتارەکەدا سەرنجی لە چ شتێکداوە وردبینیەک یان بلاجکتۆرێکمان بۆ دەخاتە سەر جیهانی دڵی و لەم ڕوانگەیەوە دەقێکی هەتا بڵێ دەراسا بوو. لە نێو ئاخنی ئەم چەندێڕەوە کە هەوڵی تێگەیشتنمان لە دنیای ناوەکی مامۆستادا، ئەوەشمان بۆ ڕوون بوویەوە کە دەبێت خاوەنی چ دنیایەکی ناوەکی ببین. کە قسەیەکمان ئامادە کرد دەبێت خاوەنی چ بیرکردنەوە گەلێک بین کە چوونە بەردەم مرۆڤەکان، دەبێت دڵمان خاوەنی چه هاوسەنگی گەلێک بێت. پشتیوان بە خوددا تێگەیشتن لە تەواوی ئەم بابەتەمان بەنسی بووە، گەر جەنابی حەق بە ئیحسانی خۆی لوتفمان لەگەڵدا بکات لە زنجیرەکانی داهاتوودا لەسەر ئەم جۆرە بابەتانە بەردەوام دەبین. دەسا پەروەردگارم هەردەم لە عینایەتی خۆیدا بمان هێڵێتەوە.